بانیتان باش ڕۆژێکی باش دەست پێ بکەن بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنەکەن ئەمڕۆتان ڕۆژێکی باش بێت. بە سەرەتا هەندێک لەو بابەتانتان بۆ باس کەم کە ئەمڕۆ دەیکەینە بابەتی سەرنجڕاکێش و تەوەری سەرێکی پرۆگرامەکە. سەرەتاش باسیێواکەین کە زۆر بەمان حەزمانە کرد ببین بە یاریزان یا خودخولیای ئەومان هەبووە، بەڵام ڕەنگە دەرفەت و هۆکارێک نەبوو بێت. بەڵام ئێستا کە چەندین کۆلێژی وەرزشی هەیە و خواستی گەنجان چۆنە لەو بارەیەوە لە سەرمە میوانمە بێ و گفتوگوێ لەسەرەکەین. یان هیچ لەبارەی خێلی چاو دەزانن ئەگەرەتوێت زانیاری تازت دەست بکەوێت لەگەڵمان بمێنەرەوە لە ناو پرۆگرام گفتوگۆمان هەیە لەسەری بزانین ئایا تیلی یان خێلبوون یان چاوکزی هەموو ئەمانە چۆنە و لەکەیەوە دەست پێکات. و باسێکی دیکەمان هەیە مە زۆر سەرنجڕاکێ شەویژەوەیە کە یەکێک لە دەگمەنترین ئەڵماسەکانی جیهان بە 57 ملیۆن دۆلار لە زیادکردنێکی ئاشکرادا لە هۆنگ کۆنگ فرۆشرا. یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لەسەر بێت لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان بەرزڕایگیرە. وەک نەریتێکیش مانگێک مەولود و چالاکی جۆرا و جۆر بەڕێوەچێت. فلای 24 چۆتە بەردەم قەڵای هەولێر و جۆش و خرۆشی مسلمانانی شاری هەولێر دەگوازێتەوە بە سرودی مەولایە سەڵی یادەکە بەرزڕایگیرە. خێربێی فلای 24 و ئەم ڕۆژە جوان و پیرۆزە. ئەمڕۆ ڕۆژی لەدایک بوونی پێغەمبەری خوایە. من مامۆستا چیاکەتوکی پێشنوێژ و وتارخوێن. لەم ڕۆژە پیرۆزەدا سەڵاوات ئەنێرین بۆ گیانی ئەو پێغەمبەرە خۆشەویستە صلی الله عليه وسلم و پەیمانی شوێنکەوتووی و ئینتیما دووبارە ئەکەینەوە کە تاکو ئەمرین ئاڵا هەڵگری ئەو پێغەمبەرە بین و ڕێبازی ئەو پێغەمبەرە جێبەجێ بکەین صلی الله عليه وسلم و سنەتەکانی جێبەجێ بکەین و سەڵاواتی لەسەر لێ ئەدەین و هەمیشە و هەتا ئەمرین گەیەنەر و داعی ڕێبازی ئەو پێغەمبەرە ئەبین صلی الله عليه وسلم. بۆیە پیرۆزبایی لەدایکبوونی ئەم پێغەمبەرە لە خۆمان و لەسەر جەم مسلمانانی جیهان دەکەین. داوا لە هەموو لایەکەین کە سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە جوانی جێبەجێ بکەن. یەکێک لە جوانیەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بریتیە لە ناوەکەی سەیری شاری هەولێر بکەن لە مناڵ و لە پیر و لە گەنج و هەروەها لە ئافرەت و لە مناڵ و لە هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا بەشداری یادی لەدایکبوونی پێغەمبەری خوایان کردووە. ئەنواعی زمانەکان خەڵکی کورد، خەڵکی عەرەب، خەڵکی غەیری ئەم دوو زمانەیش ئەوانی کە لە شاری هەولێردان ئەبینی بەشداری لەدایکبوونی پێغەمبەری خوایان کردووە صلی الله عليه وسلم. ئەمەش نیشانەی خۆشەویستی خەڵکی کوردستانە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەبینین ڕۆژ بە ڕۆژ ئاینی پیرۆزی ئیسلام و ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر جەم جیهاندا لەسەر جەم شارەکان و وڵاتەکانی جیهاندا لە زیادبووندایە و خەڵک زیاتر بەرەو ئاینی بەرزی ئیسلام دێن. ئەمەش بۆ خۆی نیشانەی گەورەی و عەزەمەتی ئەم دینەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. دینی پێغەمبەری خوا ڕەحمەتە بۆ هەموو مرۆڤێک لەم جیهانە، ڕەحمەتە بۆ مسلمان، ڕەحمەتە بۆ مەسیحی، بۆ جوولەکە، بۆ یەزیدی، بۆ کاکەیی، بۆ هەموو مرۆڤێکی ئەم جیهانە، تەنانەت بۆ ئەوانی کە دینیان نییە. فەرمێ ڕەحمەتەن للعالەمین، واتە ڕەحمەتە بۆ هەموو جیهانیان، هەرچی لەم جیهانەدا هەیە. کەواتە ئەبێ هەموو مرۆڤێک، هەموو گیاندارێک
بەشی خۆی لەم ڕەحمەتی ئیسلامەی بەبەر بکەوێت ئەو کاتە ڕەحمەت بوونی ئیسلام دەرەکەوێت ئیسلام تەنها دینی مسلمان نییە بەڵکو دینی هەموو مرۆڤەکانی ئەم جیهانەیە و ئەبێ هەموو مرۆڤەکانی ئەم جیهانە بەشی خۆیان لە ڕەحمەتی ئەم ئیسلامە بەبەر بکەوێت. ئافرەتێک لە شارۆچکەی کفری ماوەی 3 ساڵە خەریکی دروستکردنی تەندوری قوڕە. هەرچەنە کارەکە ماندووبوونی زۆریەوێ بەڵام وەک خۆی باسیەکە ئەم ئافرەتە لەسەر کارەکەی ڕاهاتووە بووە لەگەڵەوەشە ئەو کارەی بووەتە سەرچاوی دابینکردنی بژێوی ژیانی. لەگەڵەوەشە تەنورەکانی خواستێکی زۆری لەسرە هەرەوە ژوای کردووە لەسەر کارەکەی بەردەوام بێت هەرچەندە قورسیش بێت بەڵام ئەو لەسەر دروستکردنی تەندور بەردەوامە. ساعات 4 ساعات وها نيلة بوخمان لم قطعة بوخمان دانشين خارج أم الشعيبين باسترين خلا تيرم ماكينة عربانة أجرم وكري بخوا باسترين خلا أتيرم عزيت أخوام كايكي أكم أي شيلم أتري أيضا بيتا صار أتاني برا حظكم برا نزعتم بيلي دوستي صار أم إشاكم أقل بك الرجل دوان أسيان أكل لو نزعت الناتواني أول صيف سنة وصار بياني دورة زي في سنين دورة زكاة تأكل كان دايني أو صار فيها كي أقل والينا كي أم قروا كلا شقوة أقل جواني في سنة تعميري نكي تخاسي نكي شقوة بس خلكي سيدين يزين بين بأخذ بو بينا صار صار تنير يدوان هذا دين الري خوا الله أنا يرم بخانقين أنا يرم بكركو أنا يرم كنا بو قسم تمال أوايا كنا ضمنا يشيا أنا يرم بو أيوه قسم تمال نضم بو هين بو سمود بو كلار أنا يرم أنا والله بو سمود بو كلار تين بو أوايا كان كنا بو أوديم ولا أما زول خرطبا تين أيوة تلفونا كان تين أيوة گرنگیدان بە جەستە وەرزشە جیاوازەکان ئێستا خەڵک زۆر زیاتر سەری تێکردووە و ڕووی لە زیادبوونە. ئەمەش بێگومان خواستی خوێندن لە کۆلێژە وەرزشیەکان ڕوو لە زیادبوون کردووە و ساڵانە لەم کۆلێژانە بەشێکی نوێ لە پسپۆڕی نوێ و ئامادەکرێن بۆی کە ئەم بوارە فراوانتر بکرێ و فراوانکردنی پەروەردەی جەستەیی لە هەرێمی کوردستان چۆنە. بەڵام ئەوەی کە لای ئێمە پرسیارەوەیە ئایا لەم کۆلێژانە کەسانی یاریزانی کارامە دروستە بن وێم پرسیارم ڕوودەکەمە میوانەکەم کە بەڕێز دارا فاروقە مامۆستای زانکۆ و پسپۆڕی شمشێربازیشە لە کۆلێژەکانی پەروەردەی جەستەیی و لە هەولێر. بەخێر هاتی مامۆستا دارا. زۆر سپاس مەمنون. زۆر سپاس بانێکی باش بۆ تۆ. زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویستیش. بانیتان باش. بانی تۆ باشتر. مامۆستا خوێندمەوەتی پسپۆڕی شمشێربازی ینی باشە زای لە شمشێر؟ الحەمدلله. مەڵێ هەر خۆم یاریزان شمشێربازی بوومە و لە یەکێتی با بڵێن هەولێرم لە شمشێربازی لەگەڵ بەڕێز دکتۆر هیوا و مامۆستا زیادە لە بواریشمان کردووە. باشە خواستی لەسەر ئەو بەڕاستی شمشێربازی خۆی هەر لە با بڵێن بەگشتی لە هەولێر لە 2006 با بڵێن یەکێتیماندان یەکێتی شمشێربازی دانرا ئەویش دکتۆر هیوا کە ئێستا لەگەڵ لە کۆلێژ لەگەڵ خۆمانە ئەو سەرۆکییانەیە لەو ماوەیە کارێکی باشمان کردووە کارمان لەسەر
با بڵێن قوتابیانی با بڵێن قوتابخانەکان کردومان ئیشمان سێرا کردو بۆی ئەکادمیایەک پێک بینین بۆی لە دوا ڕۆژ ئێمە سوود لەو یاریزانانە ببینین بەڕاستی هەر بە گشتی کاتێک کە قوتابیان دێنە کۆلێژ هیچ باگراوندێکیان نییە لەسەر شمشێربازی ئەسڵەن هەروەریشیان نەگرتووە باشە حەز و خولیای خۆیانە ینی خەڵک حەزی بێتی وەکو یاری یاخود وەکو چی دیکە شمشێربازی بەکاری ئایا وەکو هەر یاریکی دیکە چۆن مامەڵی لەگەڵەکرێت خۆی یاری شمشێربازی یاریەکی شاهانەیە یاریەکی تا بڵێ ینی با بڵێن سوودی زۆرە بۆ جەستەی مرۆڤ لە ڕووی با بڵێن وەرزشەکەەوە بەڵام بەهۆی نەبوونی ئەو باگراوندەی کە لەسەر یاری شمشێربازی هەیە یاریزانمان بۆ شوێ نیە بەڵام ئەو چەند ساڵی کە باسم کرد کارێکی زۆر باشمان کردووە کاتێک کە دێنە کۆلێژ لە قۆناغی سێ ئەو بابەتە هێدەی خوێنن بەلایەنەوە شتێکی تازێ و پێیان با بڵێن شتێکی نوێ و پێیان خۆشە خۆیان هەر با بڵێن دەمانوێت با بڵێن ببنە یاریزان شمشێربازی ئێمە بە پێی ئەو ماوەی کە لە بەردەستمانە ڕاهێنان و بەردەوام لەگەڵی بۆ یەتە یاریزانی دەرەچێت لە ئاستێکی با بڵێن باش دواتر پەری پێدەدەن و دەبنە یاریزانی لەو ئەوەی کە با بڵێن بەشداری لە خولەکانی کوردستان بێ یاخود با بڵێن عراق بێ بەشداری بکەن باشە جەمام ساپێم خۆشە جار باسێکی خۆشتمان بۆ بکەی بزانین کی دەست پێ کرد چۆن ئەم بوارەت هەڵبژارد زۆر سپاس من هەرو سەرتا ئەمەشە پێ ناوم دارە فاڕۆ عوسمانە دەرچووی کۆلێژی پەروەردەی جەستەی زانستەوەرچەکانم لە 2007 با بڵێن لەسەر ئاستی کۆلێژ بە دووەم دەرچووم دواتر هەر لەوێ دامەزران بوومە با بڵێن معید ڕانێری وەرزشی با بڵێن لە 2012 لە با بڵێن خوێنی باڵا ماستەر وەرگیرام لە 2014 تەواوم کرد هەر لە پسپۆڕی ڕێگاکانی وانەوتنەوە و شمشێربازی هەر لە سەرتاش باسم کرد لە ئێمە لە قۆناغی سێ دەستمان بە شمشێربازی کرد هەر لەوێەوە با بڵێن لەگەڵ بەڕێز دکتۆر هیوایە چەند قوتابیەکی ئەوە خۆمە لەگەڵ خۆم بوو بووینە یاریزان یاریما کردو دواترەوە بوومە مامۆستا لە زانکۆ هەر ئەو بوارم هەڵبژارد بۆی کە لە یەک لە ئارزوەکانی خۆم بوو تاوەکو ێسش بەردەوام لەگەڵ دکتۆریوە لە زۆربەی با بڵێن بوتوڵەکان وەکو یاریزان وەکو با بڵێن وەفد وەکو ڕاینەر بەشداریم کردووە و هەڵگری بڕوانامەی ڕاهێنەری لە شمشێربازیشم سەرکەوتوو بوون بەردەوام بن باشە مامۆستا هەڵبەت تۆ لەم کاتەیە کە باست کرد دەرچووی ئەو کۆلێژە یاخود بەگشتی خوێندن کۆلێژەکە بۆتە یاخود توی پێگەیاندووە توی گەیاندووە بەم ڕاستە ئایا ئەتوانرێ خوێندکارانی ئێستا بە هەمان شێوە لە ڕووی جەستەییەوە ببنە یاریزانێکی کارامە لێ هاتوو لە ڕێگەی کۆلێژەکانەوە بەرحاڵ ینی ئەو کۆلێژی پەروەردەی جەستەیی و زانستەوەرچەکان ئێمە ستافێکی ئەکادیمی و با بڵێن لە پرۆفشنال لە بواری خۆیان کۆمەڵێک مامۆستا و دکتۆری بەڕێز لە هەرێک لە بوارەکانی خۆی هەر قوتابیەک کە با بڵێن لێ پێشکەشی کۆلێژی پەروەردەی جەستەیی دەکاتن تەمان بە تاقیکردنەوەی جەستەیی بە مەرحەلەویدا دەڕاتن کاتێک کە وەرگیرە زۆربەی با بڵێن قوتابیەکان کە وەردەژێن یاریزانن بەڵام بەشێکیان با بڵێن ئەوان نین وەکو بڵێن یاریزانێک پرۆفشنال بن بەڵام لە ماوەی ئەو 4 ساڵە لە کۆلێژەکە کە دەخوێنن چ لە ڕووی تیۆری چ لە ڕووی باشە بە تاقیکردنەوە وەرەگیرن بۆ ئەو کۆلێژە یاخود تاقیکردنەوەی جەستەیی سەرەتا دێن با بڵێن کە پێشکەشی کۆلێژەکە دەکەن فۆرمێکە پڕی دەکەنەوە دواتر ماوەیەکیان بۆ دیاری دەکرێتن کە بێن ڕاهێنانی جەستەیەکە بکەن دەڕاهێنانێکمان هەیە ئێمە لە لێژنەیەک پێک دێتن بە پێی توانایان تاقیکردنەوە جەستەکەی با بڵێن ئەنجام دەدەن بەگشتی تاقیکردنەوەکان پێەکەن یاخود تایبەت چەند با بڵێن چەند فعالیەکە چەند چالاکیەکە بۆ منە تۆپی پێ تۆپی دەستە تۆپی باسکێ ئەوانی سەرچیەکانن تۆپی دەستە با بڵێن لە ڕووی جیمناستیکە هەندێک با بڵێن گۆڕەپان و مەیدانە ئەو بەشە سەرچیانەی کە لە پەروەردەی جەستەی سەرچین کە قوتابی دێ پێشکەش دەکات لێ هاتوو جەستەیەکەی لە ئاستی خۆیەتی پێویست لە ئاستی پێویستە بۆ کە لە کۆلێژەکە وەرە بژیرەتن دوایەوە کە دەرچوو
ئەوان لە کۆلێژەکە وەردەگیرن لە ماوەی 4 ساڵ ئەو بابەتانەی کە هەمانە یاریتاکەکان چ لە یاریە تیمیەکان بە ماوەی ئەو 4 ساڵەی دەیخوێنن و لایەنی تیۆریشمان هەیە بۆ نمونە با بڵێن بایۆمیکانیکمان هەیە فەستە زەمان هەیە فیسیۆلۆژیا و پزیشکی وەرزشیمان هەیە کۆمەڵێک بابەتی تیۆریشمان هەیە لە ماوەی 4 ساڵە ئەکادیمی دەردەچن و وەرزشیش دەردەچن ئینشاءڵڵا. مامۆستا کچان چۆنن لە بەشداریکردنە؟ لە ڕووی وەرزشە کچان لە ماوەی چەند ساڵی پێشووتر خواستی کچ بۆ کۆلێژ زۆر باش بوو. ئێستاش ینی بە هەمان شێوە قوتابی کچمان هەیە دێ پێشکەش دەکاتن بەڵام خواستەکە کەم بووە. هۆکاری چییە؟ هۆکارەکەی ئەوەیە ینی ئێمە هەمومان دەزانین باری ئابووری لە هەرێمی کوردستان بە تایبەتی ینی وەکو پێویست نییە زۆربەی ئەو قوتابیانە کە هەمان ئێستا ڕوو لە کارکردن دەکەن بۆ بیژێوی ژیانیان. ینی ئێمە ڕۆژانە لە کۆلێژ قوتابێکی زۆرمان هەیە دەڵێ کارمان هەیە. ینی بۆ نمونە کە لە دەرەوەی هەولێرشن لە بەشە ناخۆیەکان کە نیشتە جێبوونە کار دەکەن ینی با بڵێن پژیران لەو شوێنە هێناوە. ئەوە یەک لە هۆکارەکانە. هۆکاری با بڵێن دووەم نەبوون دامەزراندن بەڕاستی کاریگەرێکی زۆر گەورەیە لەسەر ئەوەی کە خواستی قوتابی لە کۆلێژەکان کەم بێ بە تایبەتی کۆلێژی مەش ینی لە یەکەمەکانیشان دانامەزرێنەوە کە دەردەچن دەڵێ ئێمە دانامەزرین بەڕاستی ینی دامەزراندن یانی کە قوتابی 4 ساڵ دەخوێنیتن کە تەواوی کرد ئەگەر دانەمەزرێتن ئێکاواتە خواستەکە کەم چەنە مامۆستا نەبێ بەبێ هیوایی بەڵام ئایا لە هەرێمی کوردستان تا ئێستا لە ڕووی وەرزشەوە ناتوانین ئێمە ینی داهاتێک بۆ خۆمان پیار بکەین؟ پرسیارێکی با بڵێن لە جێیە ئێمە هەر قوتابێک کە دەردەچێت چاوی لەوەی کە دامەزری ببتە مامۆستا اینجا لە قوتابخانەکان بێ لیان خودبارن هەر لە شوێنێ بێ بەڵام کەوت دامەزراندن نما ئێستا دەتوانین بەڵێ پرسیارەکەی تو ئەوەیە زۆربەی هۆڵە وەرزشەکانمان هەیە ئەوانی هۆڵی با بڵێن وەرزشی لەش جوانین ئێمە زۆر لە قوتابیەکانی خۆمان بە حکومی من لێ پسراوی تۆماری کۆلێژم زۆربەی قوتابیەکانی خۆمان کە دەرچوون لە کۆلێژەکەمان دێن داوای پژگیری بڕوانامە دەکەن. پژگیری بڕوانامە بۆیە بۆ عەقدە بۆ ماوەی مەسەلەن مودەیەکە مانگێکە ساڵێکە دەیکەن کە پژگیری بڕوانامەکەیان بۆ دەکەین زۆربەی هەرە زۆریان بۆ هۆڵەکانی لەش جوانین. زۆر باشە و ئەوانی ژەتوان دەرفەتێکیان بەڵێ لە کارتی تایبەتە با بڵێن کار دەکەن و ئێستا قوتابخانە ئەهلیەکان ماشەڵڵا فراوان بووە ئەوانیش ئەو لەو بوارە باشە ینی سوودمەند بوونە دێن هەر لە قوتابخانەیەکی ئەهلی بە پێی ئەوەی کە بتوانن تەنسیق لەگەر بەڕێوەبەری قوتابخانەکە بکەن لەوێ دێن داوای پژگیری دەرچوون دەکەن ئێمە بۆیان دەکەین و لەوێ دادەمەزرێن بۆ ماوەی ساڵێکە لە بینی نێوان خۆیانە. باشە مامۆستا ئەگەر بە کورتی وەڵامی ئەمەم بیتەوە لە ناو کۆلێژەکاندا ئێوە زیاتر گرنگی بە لایەنە پراکتیکەکان یاخود نووسین و خوێندنەکە بە شێوەیەکی ئەکادمی؟ بەڵێ ئێمە وەکو کۆلێژی پەروەردەی جەستەیی با بڵێن دوو لقمان هەیە یاریتاکان و یاری تیمیەکانە. ئێمە گرنگی بە هەردوو لا دەدەین بەڵام زیاترینە پراکتیکیە لەبەرەوەی کۆلێژی پەروەردەی جەستەیی خۆی لە خۆی ناوەکەی لە کۆلێژی پەروەردەی وەرزشی وەرزشە بەڵام دەبێت لایەنی تیۆریەکەی لەگەڵ لایەنی پراکتیکەکەی پێکەوە ڕەبتی بکەی بۆی بتوانێت مامۆستایەکی یاخود ڕاهێنەرێکی ئەکادیمی دەرچێت تەنها لایەنی پراکتیکەکەی نەبێت لایەنی تیۆریەکەشی با بڵێن زانیاری لەسەر هەبێتن و بۆ توان لە دوا ڕۆژ سوودی لێوەربگرێت. باشە مامۆستا دارا فاروق مامۆستای زانکۆ پسپۆڕی شمشێربازی سوپاس کە لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکانە بەیوە بەردەوامی سەرکەوتنی زۆر سوپاس بۆ ئێوەش دەستخۆش زۆر سوپاسان دەکەم مەمنون. ئێستا وەرزی درێنەی مەرەزەیە لە ناوچەی قەرەشداخی دیاربەکر چاندن و بەرهەمهێنانی برنج لەو ناوچەیە وەکو کەلتورێکە کە ساڵانێکی زۆرە بۆتە سەرچاوی داهات و بژێوی ژیانیشن. جوتیاران بە هەرەوەزی بەرهەمەکە کۆکەنەوە دواتر ئامادەیەکەن بۆ فرۆشتن و لەبارەی بەرهەمی ئەم ساڵیشیان جوتیاران باسێواکەن کە بەهۆی وشکە ساڵی بەرهەمی برنج لە ناوچەکان لە ئاستی خواستی ئەواندا نەبووە چونکە برنج بە بەردەوامی ئاوی پێویستە بەڵام وشکە ساڵی کاری کردوتە سەر ئەوەش.
Li devera Qerejdağê divan rojan da gundî bi hevra li navzeviyên ku birinc çandîne. Li gundê Bîrgeniyê jî îro roja çinîna birince û nişteciyên vî gunda jî bi mêr û jin û xortê xwe ve paleyiya birinc dikin. Tevfîk Güzen jî ji zarokatiya xwe ve çandin û çinîna birincê Qerejdağê dike û balê dikşîne ku nebûyîna avê li ser çandin û hilberîna birinc jî bandor dike. Güzen dazanî ku li vê deverê 2 sal berê 1506 dor erd birinc hatiye çandin. Lê îsal tenê 400 dor birinc hatiye çandin. والله إيسال حبكي قرا لغبو آفتني نورمال يعني ما بنج براجوتي يالانس جاج نورمال يعني هنكي هي أمو جنجا أم دتشنن فيا أم دبن مثلا أم دبن أشتكن daha أم دبن dingeye le dixin birinci der dixin para ki çıkwas be ona göre em paylaşmış. Li Qerejdağê her zeviyekî çandin û çinîna wê malbatekî yan jî gundekî bi hevra dike û serdema çinîna birinc serdema berhevhatina wan e ku bi hevra kar bikin. Birinci bu kültüra me em bixwe mesela birinci Qerejdağê be em tevnikan birinci vakî dibixwin. û birinca vê derê zaten lezzetli û bi ekle pir xweş e. û wakî dijî em mesela birinc tune be em derê îşê karê derve dikin. Em derin firingiya, em derin nîşata. Ama divê wextê de mesela kîl ku derê be havê festîvalkê yanî çinîn ji bo çinînê tê li vê derê amade dibe em bi hevra diçinin hem kêf û zewqa wî jî heyî. لیلیانی دردکی تکبو دردکی بی درمانی لیلیانی من گون وطا منو دانی لیلیانی حناری روکه متن گون وطا وانو راموسانی لیلیانی درد ویدای کا متن لباشارون گندانی دویلیانی یانی لدشتا Qerejdağê çinîna birincê Qerejdağê tenê ne çinîn û codkariye. Di wê serdemê de gundî li hev dicivin û esas bi hevra wexteke kêfxweşî derbas dikin. Îsal dahatkên be jî gundî kêfxweşiya xwe ji hilberîna bi ked û xweydana xwe radgînin. Sidik Eren, Kurdistan 24 Diyarbekir. لێرە ئەڵێن کە خەرمان بەرەکەت بۆ هیوای ئینشەڵڵا هەموو جووتیاران لە هەر شوێنێکی جیهانن وەک بە تایبەتیش کوردستان بەگشتی خەرمانیان بەرەکەتی تێکێ و لەگەڵەوەی کە وشکە ساڵیشە بەڵام خوای گەورە بارانی بەڕەحمەت بارێنێتە ساڵێکی دیکە بەو جۆرە نەبێت. لە سەرەتای پرۆگرامەوە ئاماژەم بە جۆرێک لە نەخۆشیەکانی چاو کرد کە ئەمانەن بە تایبەت ئەو نەخۆشیانەی کە تووشی منداڵانە بن زۆر جار هەندێک حاڵەت هەیە کە تووشی چاوی منداڵە بێت شەرت نییە نەخۆشی بێ یاخود خێلیە یاخود تیلی چاوە ئەمانە بێتە بابەتگەلێکی گرنگ کە لەگەڵ میوانەکەم باسی دەکەم و ئەو پرسیارانەی کە لای ئێوەش دروست بووە من دەیگەێنمە دکتۆر دێرە لەتیف ئەمین کە پسپۆڕی نەخۆشیەکانی چاوە. دکتۆر سڵاوت لێبێ پێمان بڵێ بەگشتی نەخۆشیەکانی چاو کامانن بە تایبەت لە منداڵانە. سڵاوتان لێبێ بانیتان باش. بێگومان نەخۆشیەکانی چاو لە منداڵانە زۆرن هەر لەم نەخۆشیەکانی بڵێن کزی چاو لە نەخۆشیەکانی بڵێن هەستیاری چاو هەوکردنی چاو وەکو جەنابیشتان ئاماژتان پێەیە خێلی چاوێک کە لەو نەخۆشیانەی کەوا بە ڕێژێکی زۆر هەیە لە ناو مناڵانە لە هەموو تەمەنەکانە دەرەکەوێت ئەمانەی کە باسمان کرد لەو نەخۆشیانن کە تا ڕادێکی زۆر باون لە ناو مناڵانە. باڵێ باشە دکتۆر باسی خێلیمان کرد یاخود تیلی چاو هەندێک جار منداڵ لە کێوە توش ئەبێت هەر کە لە دایکە بێ بە شێوەیەکی جەکماک ئەوەی ئەو حاڵەتی تیا دروستە بێ یاخود هۆکاری ئەو خێلبوونە چییە؟ بەڵێ خۆی خێلی یان تیلی هەرچی ناوێکی بڵێنەوە بڵێن ناوی باو لە ناو کوردەواریە جۆری زۆرە جۆرێک هەیە بڵێن لە تەمەنی چەند مانگیەوە دەرئەکەوێە
بە زۆربەی جۆرەکانی خێلی لە دوای چەند ساڵێکی تەمەن دەرئەکەوێت یعنی یەکسەری لەگەڵ مناڵەیە دەرنەکەوێت. هەندێک جار جۆرێکی خێلی هەیە کە پێوترێ خێلی درۆینە، مەسەرەن مناڵەکەوا دەرەکەوێتکەوا خێلە بەڵام خێل نییە لەوانەیە هەر لە کار لە دایکبوونەوە وا دەرکەوێت باوکو دایکەوە هەستەکەن و مناڵە خێلە. بەڵام زۆربەی کات خێلی لە دوای چەند ساڵێکی یەکەمی تەمەن دەرئەکەوێت، ئەو وەختە بڵێن دایک و باوکە هەستی پێەکەن و بڵێن سەردانی پزیشکی پێەکەن. باشە دکتۆر هۆکارەکەی چییە؟ خۆی هۆکاری خێلی زۆرە، ئەتوانین مەسەلەن پۆلێنی بۆ بکەین بەم شێوازە. زۆرێک لە خێلیەکان پەیوەندی هەیە بە کزی چاوە، بڵێ مناڵەکە چاوی کزە بە شێوازی خێلی دەرەکەوێت لە مناڵەکەیە. جۆرێکی تریانەوەی کزی چاوی لەگەڵانیە، ئەتوانین بڵێن هۆکاری بۆ ماوەی یان هۆکاری بڵێن لە خواییەوە کەوا بڵێن ماسوولکانی چاو بەیەکەوە ئیژ ناکەن. لێرە کاتی فاسی چاوی مناڵەکەکەیت سیرەکەی هیچ کزیەکی تیانە، بەڵام لەبەر هۆکارێک کە نادیارە ماسوولکانی چاو بەیەکەوە ئیژ ناکەن و ئەو خێلیە دەرەکەوێت. باشە هەندێک جاریش مەسەلەن خێلی عیلاقی بە نەخۆشی تری چاوە هەیە. خێلی زۆر جار خەڵکمان بینیوە کە منداڵەکەی هەڵەگرێ ئەڵێ پەلی ڕامەکێشە بە یەک دەست هەڵی مەگرە لە بەروی خێلە بێ. ئەما بێتە هۆکاری خێل بوون یاخود شتێکی وا هەیە لە ناو زانستی پزیشکیە؟ ئەسپاس بۆ پرسیارە، ئەمە هیچ بنەمایەکی نییە، هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە. بەی شێوازێک دەستڕاکێشان، پەڕڕاکێشان، قۆڵڕاکێشان هۆکار نییە بۆ دروستبوونی خێلی. ئەمە تەنها لە ناو کوردەواری و لە ناو بڵین دایکان و نەنگکان ئەمانە باوە دووتویانەوە ئەم مناڵە بۆ ئاخێرە وەڵا پەلتان ڕاکێشەوە. ئەمە زۆر زۆر هەڵەیە، هیچ پەیوەندی لە بینی دەست و چاوانیە. و بە هەمان شێوەش مەسەلەن زۆر جاڵێ مناڵەکە خێلە لە جاتی بیبم بەلای دکتۆرە چەند سەردانی پیرێژنی پێەکەن و دەستەکەم بە قوڕگە، ئەمەش بەڕاستی بە هیچ شێوازە چارەسەری خێلە نییە. هەر لە لای دیکەوە دکتۆر ئازێتی مناڵەکەیان ئەوە قوڕگیشی برینارەکەن. باشە باسی هۆکارەکانت کرد کە زۆر جاریان زگماکی یاخود بۆی حاڵەتێکی دیکەوەیە، چارەسەری هەیە خێلبوون؟ هەموو خێلیەک چارەسەری هەیە. باشترین شت ئەوەیە تۆ لە کاتێکی زووە دەست پێ بکەی بە چارەسەرکردن بەپێی هۆکارەکە چارەسەرەکەش ئەگۆڕێ. زۆر جار لە مناڵە خێلی ئەمە چارەسەرەکەین بە دانانی چاوێلکە، ئەو کاتانەی کە بڵێن ئەو جۆرە خێلە پەیوەندی بە کزی چاوە هەیە. هەندێک جاریش لەگەڵ چاوێلکەکە پێویستەکە مەسەلەن ئەگەر هەستکەین ئێمە مناڵەکە چاوی تەمەڵە چاو بەست نەکەین، چاوە ساقکە بەستین بۆی چاوە تەمەڵەکە باشتر بێت. جاری وایە مەسەن چەند ساڵی ئاوا بەردەوام بین تا مناڵەکە بەرەو باشیە ڕوا. جاری واشە گەر خێلەکە مەسەن لە ڕادەیەکە بێ و کزی چاوی لەگەڵانە بێ و پێویستکە بە نەشتەرگەری مەسەلەن نەشتەرگەری بۆ ئۆکەیت. باشە دکتۆر چارەسەرەکان بەپێی بڵێن هۆکارەکان ئەگۆڕێ بەڵێ بەڵام چارەسەری هەیە. بەڵێ باشە ئەو حاڵەتە ئایا تەنها لە منداڵەوە ینی لە منداڵە دەرەکەوێت و تووشە بە یاخود ئەکرێت کەسێکی گەورە تووشی خێلبوون ببێت لە دوای تەمەنێکەوە؟ بەڵێ لە گەورە شاخێلی هەیە، مەسەلەن ئەگەر کێشەیەکی دەمار دروست بێ بۆ نمونە دەمارێکی کە جوڵە بە چاوەکانەکە بەهۆی هەچی نەخۆشیەوەکو بێوکو نەخۆشی جەڵدەوە بێیان هەچی نەخۆشیێکی تر بێیان هەندێک جار بەهۆی نەخۆشەکانی بڵێن خودەی دەرەقیەوە بێت یان هەچین هەندێک جار بەهۆی زەربە بەرکەوتنی زەبری دەرەکیەوە کاریگەری لەسەر ماسوولکەی چاو بکەم. هۆکار زۆرەکەوە حتا لە گەورەشە خەڵک تووشی خێلی بێت. بەڵێ باشە دکتۆر ئەو نەخۆشیانەی چاو کامانن بە تایبەت لە منداڵانە کە هیچ چارەسەرێکیان نییە، منداڵەکە چاوی جۆرە نەخۆشیێکی هەیە بەڵام چارەسەری نیە، ئایا لە ئێستا شتی وا هەیە؟ بەڵێ بەداخەوە نەخۆشی واژەیە، مەسەلەن نەخۆشی زگماکی هەیە کەوا بڵێن دەماری چاو کار ناکە پوکاوەتەوە بۆ نمونە، یان مەسەلەن کێشەی وا هەیە جاری وایە بەداخەوە ئاوی ڕەشی زگماکی هەیە
چەند جۆرە نەخۆشی تریژەیە کە خۆشبەختانە نەخۆشی باونی نەخۆشی تا ڕادەیە دەگمەنن بەڵام بەڵێ بەداخۆی کێشەی وا هەیە کەوا بە تەواوەتی زانست ناتوانێت چارەسەریکا بە تایبەتی و نەخۆشە زگماکیانەی کەوا پوکانەوەی دەماری چاو تۆ شەبەکەی چاوی لەگەڵایە. باشە دکتۆر تا چەند پێویستە ئێمە پشکنینی چاو ئەنجام بدەین جا بۆ منداڵان وە بۆ خۆشمان؟ گرنگە ئێمە ئەڵێن هەموو منداڵێک لە تەمەنی 4 ساڵیە ئەبێت پشکنینێکی چاوی بۆ کرابێت ئەمە ئەگەر ئێمە هیچ نیشانەیەکی کێشەی چاو لە منداڵەکە بەدی نەکەین هەر ئەبێت لە تەمەنی 4 ساڵیە پشکنینێکی بۆ بکرێت. بێگومان ئەگەر هەز بە کێشەیە بکەین دایک باوک لە مناڵەکە ئەو وەختە بە زووتریش پشکنی بکەین کەواتە مناڵ هەرە بێ پشکنینی چاوی بۆ بکرێت بەلایانی کەم لە تەمەنی 4 ساڵیە بۆی کەوا بزانین هیچ کێشەیەک هەیە یان نا. لە گەورەشە تەبعاً بەپێی وەزعەکە ئەگۆڕێ ئەگەر ئینسانەکە هەست بە هیچ کێشەیە نەکا حاڵەتی بۆ ماوی وەکو ئاوی ڕەشی نەبێت لەوانەیە پشکنینەکان کەمتر پێویستکە بەڵام بۆ نمونە گەر حاڵەتی بۆ مای وەکو ئاوی ڕەش هەبێ لەوانەیە ساڵانە پێویستکە لە دوای تەمەنی بۆ نمونە 40 ساڵەوە پشکنی بکەی. ئەو نەخۆشانەی بۆ نمونە کە شەکرەیان هەیە ئەوانە زۆر گرنگەکەوە بە پێی ڕێنمایی پزیشکی چاو ساڵانە بێ 6 مانگە بێ پشکنین بۆ چاوەکانیان بکەن. باشە دکتۆر زۆر بەمان ئەم شاشەیە لە دەم و چاومان نابێتەوە بە تایبەت مناڵەکان ئێستا ناکە کاتی خوێندنە بە تایبەت لە کاتی پشووەکانە بە بەردەوامی یا ئایپادێک یاخود ئامێرێکی زیرەکیان پێەیە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر چاو و تووشی چ نەخۆشیانەکات؟ ئەمە پشکنینی زۆر لەسەر و توێژینەوەی زۆر لەسەر ئەوەی کە ئێمە ئازانین گەشەی مێشک هیلاکی چاوەکە گەشەی مێشک کەمەکاتەوە ماندووبوونی چاو و وشکبوونەوەی چاو دروستەکە زۆر توێژینەوە لەسەر هەوەیەکەوە زۆر بەکارهێنانی ئامێری زیرەکانیان بەکارهێنانی چاو لە نزیکەوە لە مناڵە هۆکارێکە بۆ دروستبوونی نزیکبینی یعنی بڵێن جۆرێکە کە لە چاوکزی کەوا ئەو کەسانی کە زۆر لە چاوەکانیان بۆ لە نزیکەوە بەکارهێنن بەتەبەتی بۆ ئامێری زیرەکان مناڵەکان باسەکەین هۆکارێکە بۆ دروستبوونی چاوکزی لەبەرەوە یعنیەوە کێشەیەکی بڵێن زۆر بەربڵاوە و توێژینەوەی زۆر لەسەرە ئایا ئەم تا چ ڕادەیە ئەم جۆرە نزیک بینیە دروستەکە تا چ ڕادەیە وشکبوونەوەی چاو دروستەکە تا چ ڕادەیە گەشەی مێشک دواخە ئەمە زانین کەوا تا ڕادەیەک ئەمە و کێشانە دروستەکە و لەبەرەوە ینی وریایی لە بەکارهێنانی ئامێری زیرەکانە لە مناڵانە زۆر گرنگە. جا دکتۆر تازە شتێکیش نییە بتوانین لێی دوورکەوینەوە یاخود هیچ بەکاری نێنین بەڵام بۆ چارەسەری ئەوە بێ چی بکەین بە تایبەت شاشەی تیڤیەکان یاخود ئەو شاشانی بەدەستمانوێ چاویلکەی تایبەت هەیە بەوە یان ئەبێت ئێمە دوور و نزیکیەکەی بپارێزین؟ وڵی قسە زۆر لەسەر چاویلکە ئاکرێ مەسەرن کەوا و چاویلکانی کە هەن بۆ نمونە فلتەری تایبەتیان هەیەیان بۆ مەسەرەن بلوکەتە تیشکی شینی زیان بەخش نەگا بە چاو ئەمانە ینی ئەو کاریگەرەکان بە تەواتی لا نابە بەعکسۆ ینی من نامانێت زۆر تەرکیز بکەینە سەرەوەی وەڵا لەبەری من عینێکێ بەکارێنم کاریگەریەکانی خراپیەکان لەسەر چاومان نامێنێت بەو شێوازە نییە بەداخەوە ینی لەوانەیە بڵێن تیشکی شین کەوا هەندێک کاریگەری لەسەر شەبەکەی چاو هەیە بەڵێ توانی فلتەرێکی عینەک بەکاربێنی بەڵام ئەمە کۆی کێشەکانمان بۆ چارەسەر ناکە بەعکسەوە کێشەکان هەر بەردەوامە زۆر بەکارهێنانی ئامێرەکان بە تایبەتی لە مناڵە لە گەورەیە ینی بە هەر حاڵ لە گەورەیە زیاتر وشکی و هیلاکی چاو دروستەکە زۆر بەکارهێنانی ئامێرە زیرەکان طبعاً تاکو کەمتر بەکارهێنانی باشترە تیڤ باشترە بەڵام ئەو ئامێرە زیرەکانی کە لە نزیکەوە بەکارهێنانی زیاتر وشکی و هیلاکی چاومان بۆ دروستەکە حتا ئەگەر ئێمە مەسەلەن چاویلکی تایبەتیش بەکاربێنین لە مناڵە من زۆر باوەڕم بە چاویلکە نییە بڵێ وڵا چاویلکێ بەکارێنم بۆی کەوا چای مناڵەکەم پارێزم لە کاریگەری زیان بەخشەکان. باشە دکتۆر کەواتە بێ دوور و نزیکیەکەی بپارێزین بۆ نمونە چەندێک دووربین لە ئەو شاشانەی کە بەرامبەرمانە جا تیڤ بێت یاخود هەر شاشێکی دیکە بێت؟ یعنی خۆی زانستێ نییە بڵێ لەبەرەوەی ئەوە نەمەتر دوور بووم لەبەرەوەی تر کێشەم بۆ دروست نابێ بەڵام مەسەلەن دایما وتومانە 3-4 مەتر لە تەلەڤیزیۆنەوە دوور بیت ئەوە باشە بەڵام خۆی هەموو ئامێرە زیرەکان تۆ لە نزیکەوە بەکارێنی خۆ ناتوانانی لە دووریەوە بەکاربێنیە
باشترین شت بۆ ئامێرەزیرەکان مەوزوعی ئیسراحەتکردنە مەسەلەن بنەمایەکی یانی ڕێسایەڵێ 20 دقیقە بەکارهێنانی ئامێری زیرەک لەگەڵ یا بە 20 سانیە یان بڵێم دقیقەیە ئیسراحەتە بێت و سێری شوێنێکی دوور بکەیت ئەمە بۆ کەسانەی کەوا بڵێن حتا کە کارەکانیان لەسەر کۆمپیوتەرە ئیشەکانیان لەسەر ئامێرە زیرەکانیان لەسەر کۆمپیوتەرە دوای هەموو 20 دقەیەک پێویستە بەلایەنێکەوە 20 شەکە ئیسراحەت هەیە. باشە دکتۆر من زۆر جار ئێمەی بێژەر و پێشکەشکاران لایتینێکی زۆر لە دەورمانە لەسەر چاویشمانە تا چەند ئەو قەترانە پێویستە کە چاو پاکەکاتەوە زۆر جار پێیان وتوین بەکاری بێنن بۆی کە چاو شک نەبێتەوە ئەمە هیچ بنەمایەکی زانستی هەیە؟ بەڵێ ئەوە ڕاستە خۆی هەموو گەرمایەک هەموو تیشکێک گەرمە تیشێک وشکبوونەوەی چاو دروستەکان جا چۆنیش هەست بە وشکبوونەوەی چاوەکەی هەستەکەی چاومان تۆزێ زبرە هەستەکەی چاومان هەستەکەی ناڕەحەتە شتی پێچێ هەستەکەی کەوا شتی پێچێت جاری وە حتا ئاویژەکە وەکو علامەتی وشکبوونەوە لەبەرەوە یعنی بەکارهێنانی ئەو قەترانی کە پێوترە فرمێسکی دەستکرد لای خەڵک پێوترە قەترەی پاکردنەوە خۆی لە ڕاستیە قەترەی فرمێسکی دەستکردە بەکارهێنانیان شتێکی باشە بۆ هەموو خەڵکێکی شتێکی باشە بە تایبەتی ئەو نەوعانەی کەوا مەوادی پارێزەری تیانە بەکارهێنانی زۆریشان هیچ مەترسیەکی لەسەرینە و بگرە شتێکی باشە. باشە دکتۆر ئەمەوێ ئەم پرسیارەت لێ بکەمەکو دوا پرسیار کە مەبەستمە ئەویشەوەیە ئایا بەکارهێنانی لەیزەر بۆ چاو ئێستا کە خەڵکێکی زۆر بەکارێنێ لە بریەوەی کە چاویلکە بەکاربێنێت زۆر جار لەیزەرەکەن یاخود بۆ چارەسەری زۆربەی کێشەکانی دیکە تا چەند سوودی هەیە؟ لەیزەر چارەسەرێکی زۆر باشە چەندەها دەها ساڵەکەوە بەکارهێنان ئەکرێت بۆ کەسانەی کەوا ویستیان نییە چاوێلکە بەکاربێنن حەز ناکەن چاوێلکە بەکاربێنن ئەیانەیە لە چاوێلکە ڕزگاریان بێ ئەگەر هەموو فەحسەکان کە پێویستە بۆ لەیزەر پێشۆخت بۆ نەخۆشەکە بکەین و ئەو فەحسانە مشکلەیان تیانە بێ و نەخۆشەکە گونجاو بێ بۆ لەیزەر تا ڕادەیەکی زۆر چارەسەرێکی سەرکەوتوو ئێمە ینی بە شێواز نزیکی ڕۆژانە مەسەرەن خەڵک ئەو لەیزەرە داواکە و تا ڕادەیەکی زۆر مەترسیەکانی کەمە ناڵێن نییە. باشە دکتۆر بۆچی ئەوەی پزیشکان بەکاری نایەنن کەواتە تا ئێستا زۆربەی پزیشکان چاویلکە بەکارێنن ئەگەر باشە و زۆر سوودی هەیە بۆ تا ئێستا خۆتان بەکارتان نەهێناوە؟ خۆی دوو وەڵام هەڵەگرێ یەکەمیان تۆ بەکارهێنانی لەیزەر شتێکی بڵین خۆویستە تۆ ئەتەوێت عینەک بەکاربێنیان بەکاری نێنی مەسەلەن خەڵکێکی زۆر هەیە عینەک بەکارێنی وەڵە من کێشەم لەگەڵ عینەکان نییە لەبەرەوە لەیزەر ناکات ئەمە بەش یەکەمی وەڵامەکە بەشی دومیشیان لەیزەر بۆ هەموو کەسێک نابێت ینی بۆ هەموو حاڵەتێکیش نابێت هەندێک حاڵەت هەیە مەسەلەن تۆ ئەتەوێت لەیزەری بۆ بکەیت نەخۆشەکە حەزەکە لەیزەر بکات بەڵام ئەیبینی مەسەلەن لەیزەرەکەی بۆ نابێت لەو حاڵەتان تۆ نابێت بیکەیت. دکتۆر دێرە لەتیف ئەمین پسپۆڕی نەخۆشیەکانی چاو سپاس ماندوومان کردی سپاس بۆ زانیاریانەی کە بە بینەران و بیسەرانت بەخشی. لە پارکی گڵکەندی شاری هەولێر سینەمایەکی نوێ کراوەتەوە بە ناوی شەوی سینەما کە گەنجان و عاشقانی فیلم و سینەما لە دەوری خۆی کۆوەکاتەوە. سینەماکە بیرۆکەیەکی نوێیە بۆ یەکەم جارە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستانیش دروست بکرێت. سینەماکە لە کشێکی کراوەوە دانراوە و گەنجان ئەتوانن خواردن و خواردنەوە ببەن لەگەڵ خۆیان مەژوای کردووە کە زیاتر قەرەباڵغ بێت لەلایەن بەشداربووانەوە و پێشوازی باشیشی لێکراوە ئیدی هەر کۆنسێرتەکان نییە کە لە کەشی کراوەیە بێت سیرکردنی فیلمەکانیش بە کۆمەڵ و لە کەشێکی کراوەدا لە هەولێر دەبینرێت. عاشقانی فیلمن بەشێکیان لەگەڵ هاوڕێکانیان و بەشێکیان لەگەڵ کەس و کاریان هاتوون بۆ سیرکردنی فیلمی دڵخوازیان. شەوە سینەما سینەمایەکی کراوەی نێوپارکی گلکەندا بیرۆکەیەکی تازەیە لە شوێنێکی کراوە و کەشوهەوایەکی تایبەتدا
کەوا دەکات زیاتر چێژ لە بینینی فیلمەکە وەربگری. هەر بۆیە گەنجان پێشوازیەکی باشیان لە کردنەوەی سینەماکە کردووە. یەکێکم لەو کەسانی کە زۆر حەز بە سیرکردنی فیلم دەکەم چوومەتە زۆربەی سینەماکانی کوردستان و دەرەوەی کوردستانیش بەڵام فەرقەکەی ئێرە لەگەڵ ئەوانی تکە ئەوەیە کە ئێرە لە کەشێکی کراوەیە و لەناو باختەیە کەشێکی فێن کە خاستن ئەو جەوەی ئێستا زۆر خۆشە و فەرقەکەی وەش زیاتر بەو کۆزیانە جودا دەکرێتەوە کە جێگەی زۆر مریح و خۆشە لە دانیشتنی فیلمەکانیش زیاتر ئستمتاع پێ دەکەین. من وەکو فانێکی فیلم زۆر حەز بە سەرکردنی فیلم دەکەم لە زۆربەی سینەماکانی جیهانیش حەزم لێ سەیری بکەم بەڵام فەرقی ئەو سینەمای لەگەڵ سینەماکانی تر ئەوەیە کە دەتوانین لە کەشێکی کراوەدا چێژ لە سروش ببینی و لەسەر مرتاحترین بینبان دانیشی لەسەری و بێجگە لەوەش دەتوانم خواردن و خواردنەوە بینم لەگە خۆ. شەوە سینەما سینەمایەکی نوێە و ماوەی 6 مانگە کار بۆ دروستکردنی دەکرێت. کەشێکی تایبەتی بۆ گەنجان دروست کردووە. بیرۆکەی کۆمەڵێک گەنجە و دەیانەوێت لاوەرزەکانی تریش شوێنی تایبەت بکەنەوە و زیاتر پەرە بەکارەکەیان بدەن. ئەمە ماوەکی زۆرە خەریکی ئەو پرۆژەینەکە لە عێراق ئەو پرۆژێ نەکرابوو بە ناوی سینەمای کراوە. ئەوە دەتانم بڵێم یەکەم سینەمای کراوەیەکە بەو ستایلە و بەو شێوەی بکرێتن لە عێراق لە بە هەولێر ئەمە کردمان لە پارکی گلکەن ئیشاڵە پلانمان ئەوەیە لۆ زستان لۆ هەموو وەرزەکان بیتن بە دائیمی ئێستامە لە پارکی گلکەندی ئیشاڵە لۆ زستانێ و لۆ 2026 بە دائیمی لە شوێنێکی خۆمان دەبینەوە. جیاوازبوونی سینەماکە گەنجانی کۆ کردوتەوە و جیاوازیشی لەگەڵ هۆڵی سینەما داخراوەکان ئەوەیە کە بەشداربووان دەتوانن بارەزووی خۆیان خواردن و خواردنەوە بهێنن کەشەکە خۆشتر بکەن کە ئەمەش لە هیچ سینەمایەکدا ڕێگا پێدراو نییە. شەیمە بایس کوردستان 24 هەولێر. با باسی ئەڵماسە دەگمەنەکەتان بۆ بکەم کە ئەو ئەڵماسە یەکێکە لە دەگمەنترین ئەڵماسەکانی جیهان و بە 57 ملیۆن دۆلار لە زیادکردنێکی ئاشکرادا لە هۆنگ کۆنگ فرۆشرا. ئەڵماسەکە بە ئەستێرەی ویلیامسنی ڕوونی نەخشەنراوی پەمەیی ناسراوە و دەگمەنترین جۆری ئەڵماسە لە جیهانە. ئەم ئەڵماسە بۆ یەکەمین جار وەک دیاری هاوسەرگیری پێشکەش بە شاژنە ئەلیزابێسی دووەم شاژنی کۆچکردووی بەریتانیا کرا. بازرگان و دەوڵەمەندەکانی جیهان بەگشتی و کیشوەری ئاسیا بە تایبەتی لە هۆنگ کۆنگ کۆبوونەتەوە بۆ کڕینی ئەڵماسێکی دەگمەن لە زیادکردنێکی ئاشکرادا. ئەڵماسەکە قەبارەکەی هێندەی هێلکەی باڵندەیەک دەبێت بەڵام دەگمەن و گرانبەهایە. خەڵکی بە تایبەتی سەردانی شوێنەکە دەکەن بۆ ئەوەی وێنەی ئەڵماسە بچووکە گرانبەهاکە بگرن. ئەڵماسی ئەستێرەی ڕوونی نەخشێنراوی پەمبەیی عیار 11.15 لە جۆری ویلیامسن یەکێکە لە دەگمەنترین جۆرەکانی ئەڵماس لە تەواوی جیهاندا و لە زیادکردنێکی ئاشکرادا بە 57 ملیۆن و 700 هزار دۆلار فرۆشرا. ئەڵماسی پەمبەیەکە لە دەگمەنترین جۆرەکانی ئەڵماس لە جیهاندا بە تایبەت جۆری ئەڵماسی پەمەیی ویلیامسن ئەو ئەڵماسەی ئەمڕۆ نمایشکرا گەورەترین ئەڵماسە کە زیاتر لە 10 عیاری پەمەیی ڕۆنی نەخشێنراو کە بخرێتە زیادکردنی ئاشکرا. ئەمە دووەمین ئەڵماسی ئەستێرەی ویلیامسنی ڕوونی نەخشێنراوی پەمبەیە لە زیادکردنێکی ئاشکرادا نمایش دەکرێت بۆ فرۆشتن لە سۆسێبی. ئەڵماسەکە سەرەتا لە لەندەن نمایشکرا، دواتر لە دووبەی و سینگاپۆر و تاپێی نمایشکرا و دوایین جاریش لە هۆنگ کۆنگ خرایە ئازادکردنێکی ئاشکرا. زۆربەی کڕیارە گرنگەکان لە وڵاتانی ئاسیاوە هاتبوون بۆیە ئێمە خۆشحاڵین کە زیادکردنەکە لێرە بەڕێوەچوو. ڕوونا کە زۆربەی ڕێکۆردی زیادکردنی ئاشکرای ئەڵماسی پەمەیی ڕۆنی نەخشێنراو لێرە ئەنجامدراوە. ڕەنگی پەمبا ڕەنگی دڵخوازی ئافرەتانە و کڕیارێکی زۆری تایبەتمان لە ئاسیا هەیە داوای ئەو جۆرە ئەڵماسە دەکەن. یەکەمین ئەڵماسی ویلیامسنی عیار 23.6 وەک دیاری هاوسەرگیری پێشکەش بە شاژنە ئیلیزابێسی دووەم شاژنی کۆچکردووی بەریتانیا لە ساڵی 1947 کرا. ئیدی ئەم شتانەش هەیە کە زۆر جار ئەوەندە بە نرخ و بە بەها کرێن لە لای خەڵک ئەو ڕەواجیان زیاد کرێ بۆ
بەدەستهێنانی نازانم تر کڕیارەکانی بیار شتێکی دیکە بێ بەڵام کەسانێک هەن خۆیان ئەڵماسن ئەوەندە بەنرخن. باسی قاوەتان بۆ بکەم ئەم بەیانە چونکە قاوەی تر لە بەیانیان یاخود هەر کاتێکی دیکە بێ خۆشە خواردنەوەی بەڵام قاوەش جۆری زۆر جیاوازی هەیە زۆر جار هەر وڵاتێک بە شێوازێکی خۆی دروستیەکە و بەرهەمێنەیە خۆت بە شێوازێکی جیاوازتر پێشکەشیەکات. بۆ نمونە قاوەی عەرەبی قەتەری ئەم قاوەیە یەکێکە لە خواردنەوە کلتوریەکانی قەتەر قاوەکە لە دەنگی قاوە و هێلکە و زعفران پێگێت خواردنەوەیکی هەمیشەیی میوانداریکردنە لە وڵاتە لەگەڵ ئەوەی کە مۆندیالی 2022 ئیدی لە قەتەڕە کرێ ئەوانیش خۆیان ئامادە کردووە کۆمپانیەکانی قەتەر دەستیان کردەوە بە زیادکردنی بەرهەمهێنانی ئەو قاوەیە تا بە میوانانی بناسێنن و لە پێشکەشکردنی قاوەیەک سەرنجی میوانانی قەتەڕیش ڕابکێشن. قاوەی عەرەبی بە بۆنێکی بەهێزی هێلکە و زعفران بەناوبانگە. هێمایەکی گشتگیرە بۆ میوانداری لە سەرتاسەری وڵاتانی کەندا و لە سەرجەم دانیشتەکاندا قاوەکە دەبینرێت بە تایبەت لە قەتەر. کاتێک باس لە قەتەر دەکەیت قاوە سەدان ساڵە بەشێک بووە لە کللتوری ئێمە قاوە بەلای ئێمەوە یارمەتی دەربووە بۆ کۆکردنەوەی خەڵک لە دەوری یەک قاوە و میوانداریکردن لە قەتەر شان بەشانی یەک دەڕۆن لای ئێمە بایەختارترین شت کە پێشکەشی میوانی بکەین قاوەی قەتەریە بە تایبەت کە میوانداری مۆندیال دەکەین دەمانوێت کولتورەکەمان لە ڕێی قاوە بناسێنین هەوڵ دەدەین ئەو مێژووە و ئەو کولتورە بپارێزین و ئەو کولتورەشمان نیشانی جیهان بدەین. قاوەی نەریتی قەتەری بە برژاندنی دانەوێڵەی قاوە ئامادە دەکرێت پاشان لەگەڵ هێلکە و زعفران دەکوڵێندرێت. زۆر کەس تا نەچێتە قەتەر و ئەزمون نەکات نازانێت ئەو قاوە تایبەتە لەو وڵاتە هەیە. ئێستا بیانیەکانیش کە لە وڵاتە کار دەکەن خواردنەوەی قاوەی قەتەری بووەتە بەشێکی ژیانیان. لە ڕاستیدا من نەمدەزانی کە ئەو خواردنەوەیە قاوەی تێدایە هێلکە و زعفران و قاوە تامی نەکەیت نازانیت چەندە بە چێژ و جیاوازە بۆیە لێرە ڕاهاتوم لەگەڵی بۆ من کە ئەزمموی 3 ساڵم هەیە لێرە قاوەی قەتەری زۆر تایبەتە. قەتەر میوانداری مۆندیالی 2022 دەکات و بڕیارە 21 یازدەی ئەم ساڵ مۆندیال دەست پێ بکات. بۆیە کارگە و کۆمپانیەکانی وڵاتە خۆیان بۆ میوانداریکردنی سەدان هەزار کەس ئامادە کردووە. زیادکردنی بەرهەمهێنانی قاوەی نەریتیش یەکێکە لەو ئامادەکاریانە و قەتەریەکان دەیانەوێت بەو قاوە تایبەتە سەرنجی میوانان ڕابکێشن. براندی میت بای گوگل بەرهەمهێنوویەکانی خۆی ئاشکرا کرد کە جێگەی سوپرایز نەبوو چونکە چەند مایەکە دەنگ و دزەپێکردنەکانی وای کردووە کە بزانین چی بەرهەمێک بڵاوەکرێتەوە بە فەرمی گوگل 2 مۆبایلی نوێی و کاژمێرێکی نوێی ئاشکرا کرد لەم راپۆرتەدا باسییانەکەین. Pixel 7 Pro وە کاژمێرە زیرەکەی گوگل بە فەرمی ئاشکراکران مواسەفات نرخ بەرواری بڵاوبوونەوەیان بە فەرمی دەزانین. گوگل 2 مۆبایلی نوێی ئاشکرا کرد نەوەی هەفتەمی براندە بەناوبانگەکەی پیکسل فۆن بەناوەکانی پیکسل 7 و 7 پرۆ. هەردوو مۆبایل خاوەنی پرۆسسەرێکی نوێی گوگڵن بە ناوی تێنسەر G2. گوگل دووەم ساڵە پشت بە پرۆسسەری خۆی دەبەستێ هاوشێوەی ئەپڵ لە پرۆسسەری کوالکام دوور کەوتووەتەوە خۆی دیزایانی سەرجەم لایەنەکانی ئەو پرۆسسەرە دەکات بە مەبەستی سەرفکردنی کەمترین پاتری و ئەنجامدانی زۆرترین کار. پیکسل 7 خاوەنی دوو کامێرەیە کامێرەی سەرەکی دەتوانێت وێنەی 50 مگاپیکسل بگرێ هەردووچیان دەتوانن وێنەی 2x بە قەبارەی 12.5 مگاپیکسل بترچێنن. گوگل بەڵێنی وێنەی خێراتر لە شەویان لە تاریکی باشتر و پێستی مرۆڤ بە شێوەیەکی ڕووناکتر نزیکتر لە ڕەنجی ڕاستی نیشان بدە بە تایبەتی بۆ پێستانەی ڕەنجیان ڕەشەیان قاوەییە دەتوانێت ڤیدیۆی 4K لە 6 فریم تۆمار بکە نرخی پیکسل 7 لە $599 دەست پێ بکە تەنیا لە ئەمریکا و بریتانی و ئوسترالیا بڵاو بکرێتەوە.
7 پرۆ 3 کامێرای دەبێت 12 مگاپیکسل بتوانێت 10x زوم بکە لەگەڵ 48 مگاپیکسلی تێلەفۆتۆ و 50 مگاپیکسلی واید یەکەم جارە پیکسل نرخەکەی دابەزێنێت لە چاو نرخەکانی ڕابردووی بە شاشەیەکی نوێ کامێرای نوێ پرۆسسەری نوێ ئینتەرنێتی 5G و 12 گیگابایت ڕام 128 گیگابایتیش ستۆرێج نرخەکەی لە $900 دەست پێ بکە. نوێترین بەرهەمی گوگل پیکسل واچەکەیە کاژمێرە زیرەکەکە کە خاوەنی شێوەیەکە مشتومڕێکی گەورەی لە ئۆنلاین دروست کردووە بەهۆی ئەوەی لێوارەکانی زۆر ئەستورن بە بەرهەمێکی 2022 نەچێ. پیکسل واچ هاوشێوەی ئەپل واچ زیرەکە زۆربەی کارەکان دەکە کە ئەپل واچ دەتوانێت بیکە شاشەکەی گۆڕەڵا گڵاسی 5 شاشەیەکی بازنەیە ڕووناکە تاوەکو 50 متر لەژێر ئاو بەرگە بگرێ بەرگی شوخت و شکان بگرێ خاوەنی شاشەیەکی always on display واتە بەردەوام پێبێ پێت بڵێ کاژمێر چەندە و شاشەکە نەکوژێتەوە. پێوانەکردنی دڵ پەستانی خوێن ECG و ڕێژەی ئۆکسزین لە ناو خوێن بپێوێ و لە حاڵەتی جەڵدە و ڕووداوی نەخوازرا و گەر ئینتەرنێتی لەسەر بێ بتوانێت پەیوەندی بە پۆلیسی فریاگوزاری بکە بۆ ڕزگارکردنی ژیانی بەکارهێنەرەکەی. خاوەنی پاتریەکە گوگل دەڵێ بەشی ڕۆژێکی تەواو بکە نرخی ئەو کاژمێرە $350 دەبێت لە ئەمریکا دواتر لە بەشێ لە وڵاتانی ئەوروپی بەردەست دەبێت. هێشتا گوگل بە فەرمی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هیچ کام لە بەرهەمەکانی خۆی بڵاو ناکاتەوە لە چین بڵاویان ناکاتەوە و دیار نییە کە ئەو کارە بکە. بە هیوای ڕۆژێکی خۆش و ماڵاوە.